بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هێرشی درۆنی بۆ سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستانەکەین. بێگومان لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 10 جار بە درۆن و بە کاتوێشە هێرش کراوەتە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە چەمچەماڵ. بەڵام ئەمەی ئێستا ڕوودەدات زۆر تازەیە و نوێیە کە بە درۆن هێرش دەکرێتە سەر کێڵگە نەوتیەکان لە هەرێمی کوردستان. لە ئێستاشدا هەولێر و بەغدان ناکۆکن لەسەر ڕادەستکردنی نەوت. چاودێران ئەمەش بۆ فشارێک لە هەرێمی کوردستان دەگەڕێنەوە ئەم هێرشە درۆنیانە. بابینە سەر ئەو کێڵگانەی کە هێرشیان کراوەتە سەر. هێرشی درۆنی بۆ سەر کێڵگەی نەوتی خوڕمەڵا. ئەم کێڵگەیەکە لە درێژکراوی کێڵگەکانی نەوت لە کەرکووک. بەڵام لە ساڵی 2008ەوە پارتی دیموکراتی کوردستان دەستی بەسەرا گرتووە و کۆمپانیای کار ئیشی تێدا دەکات. 26 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە خوڕمەڵە 90,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە. پێش ڕاگرتنی نەوت واتە لە 2023 کە نەوت ڕاگیرا 145,000 بەرمیل نەوتی هەبوو لە ڕۆژێکە، بەڵام ئێستا دابەزیەوە بۆ 90,000. کۆمپانیای کار بەڕێوەی دەبات کە کۆمپانیایەکی حیزبیە داهاتی مانگانەی 86 ملیۆن و 400,000 دۆلارە. باشە لە 14 لە ئەم ساڵدا بە درۆن هێرش کرایە سەری و لەم کێڵگەیەدا زەرەر بەر پرۆژەی ئاوی کێڵگەکە گەیشتۆ، بەڵام هیچ با بڵێن زەرەرێکی جانی لێ نەکەوتۆتەوە. باشە کێڵگەی دووەممان سەرسەنگە لە پارێزگای دهۆک. بەرهەمی ڕۆژانەی 29,900 بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا. پێش ڕاگرتنی 43,000 بەرمیل بوو هات، واتە ئەمیش دوای ئەوەی کە هەناردەکردنی نەوت لەڕێی بۆریەوە بۆ بەندەری جەیهان ڕاگیراوە بەرهەمەکەی کەمی کردووە. کۆمپانیای HKN ئەمریکی بەڕێوەی دەبات داهاتی مانگانەکەی 86 ملیۆن و 185,000 دۆلارە. 15/7/2005 هێرش کرایە سەری بە درۆن. ئەم هێرشە بۆتە وەستاندنی بەرهێنان لەم کێڵگەیە، چونکە دەوترێت ئاگرێک کەوتۆتەوە تا ئێستا کۆنتترۆل نەکرا و زەرەر بەر هەندێک شوێنی کێڵگەکە کەوتووە، بەڵام هیچ زەرەرێکی مادی باڵێن ببورن گیانی بەدواوە نەبووە. ئەمەی باسمان کرد بێگومان ئەو هێرشە درۆنیانن کە دەکرێنە سەر کێڵگە نەوتیەکان وەگوتم لە سەرەتایە ئەمە شتێکی نوێ. پێشتر زیاد لە 10 جار هێرش کراوەتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر لە چەمچەماڵ، بەڵام بە درۆن ئەمە تازەیە کە هێرشەکرێتە سەر کێڵگە نەوتیەکان. هەروەها هەر بە درۆنیش بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر، بۆ سەر یەکەکانی هەفتا لە سلێمانی هێرشی درۆنی لەم چەند ڕۆژەیە کە نێوانی هەولێر و بەغدا گرژی تێکەوتووە بەهۆی نەوتەوە ئەنجام درا.